دیمەنی دوکانێکی بێ دوکاندارە لە گوندی گۆشقوت لەسەر ڕێگای چەمچەماڵ سەنگاو. کڕیار و ڕێبواران پەیتا ڕووی لێ دەکەن و چیان پێویست بێت بێ مامەڵەکردن دەیکڕن. خاوەنی دوکانەکان نرخی سەوزەکانی لەسەر لەوحێک هەڵواسیوە و کڕیارەکان دوای هەڵگرتنی پێداویستیەکانیان پارەکەی دەکەنە نێو دەخیلەی دوکانەکەەوە و دەڕۆن. لە کاتی ئامادەکردنی راپۆرتەکەمان کاگ ئاسۆ کە خاوەنی دوکانەکەیە بە مەبەستی هێنانی سەوزە و تەڕێی تازە پێمان گەشت و لە زاری خۆیەوە چیرۆکی دوکانەکەی بۆ جێڕاینەوە. ئێمە ماڵمان لێرێ و لەم عەرزەیە شتوکاڵەکەین وەکو بڵێ زەراعەت و باخ و ئیتر هاوینان خەیار و دستانان و هاوینانش هەم سەوزاتمان هەیە. ئیتر ئێمە لێرە دوکانێکمان دانابوو پێشتر شاگردێکمان دانابوو لەسەر دوکانەکە قیاس ساڵێکە بێ ئەم دوکانەمان داناوە زیاتریش. ئیتر کە شاگردەکە قوتابخانەی کرایەوە ئەو چوو بۆ قوتابخانەوە ئێمە دوکانەکەمان بێ شاگرد مایەوە ئیتر هەر بە هەمان شێوە سەوزی خۆمان هێنا دامانە لە دوکانەکە ئیتر هاوڵاتیان فێر بوون بە حەقەت ئاهاتن سەوزی خۆیانە برد و پاریان دانا و ڕۆشتن. سەڵدێکمان دانابوو هەنەجار یانکردنا و سەڵدێک بچووکەوەی یانکردنا ئەوە هەنەجارێکە لە تورەکەیەکەوە ئیتر وای لێ هاوتیان کاکە دەخیلێ دانا ئیتر قوتوویەکمان دانا وەکو دەخیلە هەرچیەک دێت لێرە سەوزەی خۆی ئەکڕێ و دەخیلەکە پارەی تێکە و ئەڕۆ نایە هەتا ئیسە شکوریش خەشەکم لێ نەکراوە بە چاویچم نەدیوە خەڵکی ئەم شارە بەڕاستی جێ شانازیە بەیانیان ئێمە هەڵاسین ئینشەڵا سەوزەی خۆمان دوورینەوەی هێنین جوان لێرە سەدفەیەکەین و بە پێی پێویستی دوکانەکە چەندێکمان پێویست بێ هێنین ئەوە تا نیوەڕۆ ئەڕوا نیوەڕۆ کە نەما دوای نیوەڕۆش بێتری بۆ دێنین ئیتر ئەوەی کە پێویست بە لێرە دانین وەچین بۆ سەر ئیشوکار خۆمان بنەوە باخ و زەراعەتەکەمان. ڕێبواران و دانیشتوانی سنوورەکە کارەکەی ئاسۆ بە نمونەیەکی جوانی بوونی متمانە لە نێوان خەڵکی سنوورەکە وەسف دەکەن لەم سەردەمی بێمتمانەیەدا ئەوەتە خوازیشن ئەو متمانەیە بگوێزرێتەوە بۆ سەرجەم شارەکانی تر و نمونەی کار و مامەڵەی هاوشێوە هەبێت. شتێکی زۆر جوانە من زۆر جار ئێواران دێم ینی هەز بە ئەمانەکەی هەز بە دڵنیایی یەکەی لەم سنوورەیە کابرا ئیش و کەسابەت و ماعیشەتی لەسەر ئەمەیە بەیانان دێدایانە بە شێوازێکی جوان خەڵکیش دێ ئەمە سنووقەکەیەتی ئەتوانی ئەوش نووسراوە سعرەکانی چەنی بەچەنە ئەتوانی ئیکەدە ناو کابراش پارەکەکە ناو سنووقەکە و ئیشی خۆی جێبەجێگە ئەڕات. بەڵێ کارێکی زۆر جوانە بەڕاستی جێگای دەسۆشێل کاگاسۆ شتێکی کردووە بەڕاستی هیوادار هەموو شارشەکانتر ئەم ڕنگدانە کاکاسۆ ببینن. من بۆ خۆم ڕۆژانە لێرە هاتوچووەکەم گوندەکەمانی زگە لێرەوە لێرە شتە بەم و بێوی کەسی لێبێ و لە بانێ تا ئێوارە کەسی لێ نیە ئەمە بەڕاستی متمانێکی دروست کردو لە نێوان هاوڵاتی و کاکاسۆ خۆی. گرنگترینشی لە ئینسانە ویژدانە گەڕانەوەی ویژدان و متمانە لێ مرۆڤەکانە شتێکی زۆر ئاکارێکی زۆر جوانە دروست بێت. 1445 ساڵ پێ ئێستا پێغەمبەری خوا داوامان لێکە کە مرۆڤەکان بە متمانەوە بژێن متمانە دروستکەین لێوان یەکتریە. کاکاسۆ ئاکارێکی زوار جوانی پەیڕەو کردووە بۆ ئێمە ڕنگدانەوەی کردووە بۆ شارەکەمان لە سنووری شاری چەمچەماڵ کە هەمیشە شاری چەمچەماڵ سوپاس بۆخوای گەورە جێگای متمانە و سیقە و ئارامی و ئاسایشی بووە. ئەم دوکانە بچووکە دەکرێت بکرێتە بناغە و نمونەیەکی باڵا بۆ گەڕانەوەی متمانە و تەبایی لە سەرجەمکایەکانی ژیانی کۆمەڵایەتی هاوڵاتیان و هەوێنی سەقامگیری و ژیانێکی ئارام. ڕێبین محەممەد کەناڵی ئاسمانی پێم گوندی گۆشقوت.